بأن دماء الشهداء من المتظاهرين والقوى الأمنية لن تذهب سدى وسيحاسب المعتدون والمجرمون. بە پێی وتەی سەرچاو ئاگادارەکان کاروبارەکانی پێجێنانی کابینەی نوێ حکوومەتی عێراق بە سەرۆکایەتی محەممەد تۆفیق عەلاوی سەرۆکوەزیرانی ڕاستپێدراو تەواو بووە و پێدەچێت لە 2 ڕۆژی داهاتوودا ئەو کابینەیە پێشکەشی ئەنجومەنی نوێنەران بکرێت بۆ دەنگدان لەسەری و پەسەندکردنی. بە پێی زانیاریەکان محەممەد تۆفیق عەلاوی پارێزگاری لە دەستکەوتەکانی شیعەکان کردووە لە پێگێنانی کابینەکەیدا، بەڵام ناڕوونی هەیە لە بەشداریکردنی پێگاتەی سوننە و کورد لەو حکوومەتەدا و دیار نییە پشتی ئەو دوو پێگاتەیە بە کەسانی سربەخۆ یاخۆت حیزبی پڕ دەکاتەوە. هاوپەیمانی نەسر هۆشداریدایە لایەنە سیاسیەکان لە گەڕانەوەی سیستەمی پشکداری حیزبی لە حکوومەتەکەی محەممەد تۆفیق عەلاوی بە بیانووی ئێستحقاقی هەڵبژاردن. هاوپەیمانی نەسر لە بەیاننامەیەکدا هۆشداریدا لە گەڕانەوەی سیستەمی پشکداری تائیفی و حیزبی لە سەربنەمایی بەرژەوەندی حیزبایەتی لە کابینەی نوێ حکوومەتی عێراقدا بە بیانووی ئێستحقاقی پێگاتەکان و هەڵبژاردن. داوا کراوە وەڵامی داخوازیەکانی جەماوەر بدرێتەوە کە داوای چاکسازی دەکەن. هاوپەیمانی نەسر تەکیدی کردەوە لەوەی تێپەڕاندنی ئەم قەیرانەی ئێستا پێویستی بە ڕزگارکردنی حکوومەتی ئایندە هەیە لە قۆرەخکاری حیزبەکان و هەروەها ڕەزامەندی جەماوەر بەدەست بهێنێت و ئاگادار بکرێتەوە لە ئەرکەکانی قۆناغی ئینتیقالی و هەنگاونان بەرەو هەڵبژارنی پێشوەخت بە گیانێکی نیشتمان پەروەری و لێپرسراوانی بوێرانەوە. هاوپەیمانی نەسر داوای یەکڕزی نیشتیمانی کرد لە پێناو پارێزگاری لە وڵات و ئاسانکاری بۆ ئەنجامدانی چاکسازی بنەڕەتی لە پێناو پتەوکردنی ژێرخانی پرۆسەی سیاسی دوور لە پشکداری و گەندەڵی. لای خۆیەوە عیزە شابەندەر پەرلەمانتاری پێشووی عێراق ئاشکرای کرد پلانێک هەیە بۆ هەڵوەشاندنەوەی پەرلەمان لە پێناو ئەوەی کابینەی نوێ حکوومەتی عێراق بە سەرۆکایەتی محەممەد تۆفیق عەلاوی تێنەپەڕێنرێت. شابەندەر بڵاوی کردەوە پێشەوەی هەر کەسێک بیر بکاتەوە لە هەڵوەشانەوەی پەرلەمان بۆ ئەوەی کابینەکەی محەممەد تۆفیق عەلاوی تێنەپەڕێنرێت پێویستە تێبگات هەڵەی زەمانە کە هێناوێتی بۆ پێگەی ئێستا دووبارە نابێتەوە.